بابە گورگۆر بە گوڕ هاتووم بۆ کوڕ هاتووم ئەمە وتە باوەیە کە لە دێر زەمانەوە پێکاتەکانی کەرکووک لە سەرم شوێنایڵێنەوە. یەکێک لەو سەربردانەی لە دوێنێدا لە کەرکووک هەبووە و لە ئێستاشدا لەسەر ئاگرەکەی نەوتی بابە گورگور دەوترێتەوە. ئەو قسە باوەیە کە دەڵێت بابە گورگۆر بە گوڕ هاتووم بۆ کوڕ هاتووم. ئەم شوێنە پیرۆزەیەکی خۆیە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵایەتی و ئاینەکەی لەوەیە کە هەموو پێکاتەکانی کەرکوو بە کورد و تورکمان و ئاسووری و ئاشووریەوە و هاتوونەتە ئەم شوێنە و بە پیرۆزی دانە بە شوێنێکی گرنگی دانیان و هەموو کاتێ ئەوانی کە پێویستیان بەبووە مناڵیان نەبووە هاتوونەتە ئەم شوێنە لەبەر پیرۆزیەکەی بە دەوری ئاگرەکەی ئاسوڵانەوە بابە گورگور بە گوڕ هاتم بۆ منداڵ هاتم بۆ کۆشێک کوڕ هاتم. ئەمە ئەو لێکدانەوە و بیر و باوەڕە کۆمەڵایەتی و ئاینیە بۆ کە خەڵکی کەرکوو بە هەموو پێکاتەکانەوە باوەڕان پێ خۆی لایەنە مێژووەکەی ئاگرەکەیە ئەو ئاگرە ئەزەلیەکەوە لە ژێر عەرزەوە دەرەچێت نە بە باران ئەکوژێتەوە نە بە بەفر ئەکوژێتەوە. ئەم ئاگرە شوێنێکی پیرۆز بوو هەموو خەڵکی ئەچوون بۆ سەردانی. بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە دەوری بەهۆی ناحەی ئەمنیەوە دەوری سیم کراوە و خەڵکی ناتوان بچنە سەردانی. ئەگەر هاتوو لە دەرەوەی ئەم سیمە بووە ئێستاش خەڵکی ئەچوون بۆ سەردانی. ئاگرەکەی بابە گورگور مێژوویکی کۆنی هەیە، یەکێکە لە مەزنترینە و شەڵگەنەوتیانەی کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا بەردەوام نەوتی تیا بەرهەم هاتووە. بابا پیاوی گەورە گۆڕگۆڕ لێکدانەوەی ئەو شەیە کە لە سەردەمە کۆنەکانە دووبارەکردنەوەی مشەیە لە مێژووی گۆتیەکان لۆلۆپیەکان کاسیەکان سوبارەکاندا دووبارە بە تۆ بەکارێنراوە لە زمانی کوردیشدا ئەم دووبارەکردنەوەیە بۆ تاکیدکردن بەکاردێن بۆ پێداگیری لەو شتەیان لەو گرنگی لەو شتە بۆیە بابە گورگۆر گویانی بابا ئەو کەسەیەکەوە پیرۆزی ئاگری بەدەستیان کارەکە لە پێناو ئاگرکردنەوەی لە شوێنێکی پیرۆزیان کارکردن لە پێناو ئەو شوێنە پیرۆزەدا. ڕووبەرێکی زۆر گەورەیە هەیە کە درێژەکەی 100 کیلۆمەترە هەل لە نەوتی جەبەڵبۆرەوە تاوەکو خورماڵە درێژە شێپانیەکەشی 4 مترە 4 کیلۆمەترە. بێگومان ئەمە وەکوتمان شێڵگە مەزنەکانی جیهانە کە لە ساڵی 1927ەوە تا ئێستا نەوتی لێدەێنرێەوە بۆ زیاتر نزیکەی 100 ساڵ ئەچێ نەوتی لێ دەرهێنرێت و تا ئێستاش عمری خۆی تیاماوە. شوێنێکی لەو جۆرەکە لە کۆندا هاوڵاتیان سەردانیان کردووە. لە ئێستادا بەهۆی ڕێکارامنیەکانەوە ڕێگەی هەموو شوێی هاوڵاتیانی پێنادرێت. ئەگەر جارێکی تر ڕێگەکان بەڕووی بابە گورگوردا بکرانایەتەوە ئەو ژنانی حەزیان بە منداڵە ئەو شێوەی جاران دەچوونەوە شوێنە و یوەکانیان بۆ مناڵ بوون دەوتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.